ناکۆکیەکانی پارتی ویەکێتی لەسەر پێکێنانی کابینەی دێم قوڵتر دەبێتەوە و پارتی هەڕەشەی دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەکات. تەیف سامی لە دووهۆکەوە زانیاری نوێ لەبارەی ناردنی موچەی مانگینەوە ئاشکرا کرد. یەکێتی لەبارەی ناکۆکیەکان لەبارەی پۆستی وەزارەتی ناوخۆ پێشنیارێکی دیکە بۆ پارتی دەکات. تا دێت ناکۆکیەکانی یەکێتی و پارتی لەسەر پێکێنانی کابینەی دێم قوڵتر دەبنەوە. دوای ئەوەی پارتی ڕایگەیان ئەگەر لەسەر پێکێنانی حکوومەت نەگەین بەڕێکەوتن ئەوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دووبارە دەکەینەوە. ئەمڕۆ لە زاری ئەندامێکی مەکتەبی سیاسیەوە یەکێتی وەڵامی پارتیدایەوە و ڕایگەیان ئەگەر پارە ئەوەندە زۆرە بۆ قەرزی خەڵک نادەنەوە بۆچی لە هەڵبژاردن خەرجی دەکەن. سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایدەگەێنێت ئەگەر پارە ئەوەندە زۆرە بۆ قەرزی خەڵک نادەنەوە بۆچی لە هەڵبژاردننی دووبارە خەرجی دەکەنەوە. هەڵبژاردن هیچ ناگۆڕێت و کورسیەکانیش هەروەک خۆیان و هەروەک خۆشیان دەبن. ئەوە لە کاتێکدا زیاتر لە 13 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە، بەڵام بەهۆی ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتی لەسەر پێکێنانی حکوومەت تاوەکو ئێستا پەرلەمان کۆنەبۆتەوە و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دیاری نەکراوە. لە شاری دووهۆکەوە تەیف سامی وەزیری دارایی عێراق زانیاری لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمەوە ڕاگەیاند و وتی هەفتەی داهاتوو موچەی مانگی نوێی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێم ڕەوانە دەکەین. تەیف سامی وەزیری دارایی عێراق لە پەراوێزی پەرەیوەچوونی شەشەمین کۆڕبەندی مێپس لە دووهۆک باسی لە خەرجکردنی موچەی مانگی نۆ کردو ڕایگەیان هەرکات وەزارەتی دارایی هەرێم زانیاریەکانی پێداین تەرازووی پێداچوونەوە و داهاتی نانەوتی و هەناردەی نەوتیش بەردەوام بوو لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە هەموو شتێک لەبارەی موچەوە چارەسەر دەبێت. ناکۆکی سەرەکی ئێستای پارتی و یەکێتی لە پرۆسەی پێکێنانی حکوومەت لەسەر وەزارەتی ناوەخۆیە. یەکێتی داوا دەکات پارتیش دەڵێت بەرکەوتەی خۆمانە و نایدەین. وەستا ڕەسوول سەرکردەی سەربازی یەکێتی لەم بارەوە ڕایگەیاند ئێمە پێشتر وەزارەتی پێشمەرگەمان لابووە ناوەخۆش هەر لای پارتی بووە با ئەم جارە ئاڵوگۆڕی پێ بکەین ئەوان وەزارەتی پێشمەرگە وەربگرن. ناوبرا وتیشی بەهۆی ئەوەی وەزارەتەکەی لای پارتی بووە بەردەوام ڕێگری دەکرێت لە پلە بەرزکردنەوەی هێزانیەکان لە سلێمانی.